پێدا بەخێراتن دەکەم ئێرێکە دەبینن سەرخانێکی ئامونیاکێ زەرفەتی 20,000 تۆنیە تازە تاسیسە ساڵەکە تاسیس کراوە سەرخانێکی ئامونیاکە ئێرەش میوەی ڕادەگرێ میوەکان بە نەحوی ئەحسەن تا ئێلان ڕاگیراوە و خۆشبەختانە هیچ مشکلێکیشمان نەبوو لە ڕاگررتنی میوەیدا بە بهترین کەیفیت میوە شتێک کە هاتوۆتە ئێرە و مەخصوصەن سێوکە لە منتەقەی مەزۆرە بە زۆر بە جوانی ڕاگیراوە ئەرزی بە حزورت دەکەم بەحسی ئامونیاکی هەم سەرخانە نواوە ئەقسامی هەمانە بە گازی دیکەش کارێ دەکەن وەلی لە منتەقەیمە کولەن 90% تقریبن دەتوانین بڵین ئامونیاکە سەرخانەکە کۆمپرسۆرەکانی سەرخانێکی ئامونیاکیش گازێکی سەنعەتێکە بۆ ڕاگررتنی لە سەرخانەی ئیسپادە لەو گازەی دەکەن زۆرتر گازێکی سەنعەتێ تەولیدەکەشی لە ئێرانەیە ئیسپادەی لێ دەکرێت گازی دیکەشمان هەیە وەک فێریۆن وانە کالانەکە بە خاتری مەسایلی لای ئۆزۆنوانە کەمتر ئیسپادەی لێ دەکرێت مەگەرەوەی کە چۆن بێ نوعی فۆریۆنەکەی فەرق بکە وەلی لە منتەقەیمە کولەن 90% زۆرتر ئیسپادە لە ئامونیاکی دەکەن کە ئەو زەرەدانی کە فێریۆن هەیەتی ئامونیاک نیەتی بە خاتریەوەی لە نەزەر ئیقتصادیشەوە بڕگ بە سەرفەترە بە نیسبەتی گازەکانی دیکە لەو لەحزەیەوە کە سێو واریدی سەرخانەی دەبێت تا ئەو لەحزەیە کە دەڕە بەستەجی بە مدەتانە هەیە کە سێ حەبسێوەکە چەندی لێرە ڕادەگرێت لە معمولەن لە 25 شەهری وەرە ڕاوردەوردە کە سێو لێ دەکرێتەوە لە منتەقەیمە تا ئەوەڵی فەروەردینوانە تا ئاخری فەروەردینێ سێو لێرە ڕادەگیرە بە مدەتی 7 مانگ 8 مانگ سێو ڕادەگیرە لە سەرخانەیدا ئەو سێوەش دەبێت ساوی بکرێ بە نەحوی ئەحسن وەک ئەو ڕۆژێک کە لە ڕۆژی ئەوە ڕاستێو دێتە ژوورە ئەو ڕۆژش کە دەچێتە دەرێ دەبێت هەرو کەیفیەتە و ئەوانێکەی خۆی لە دەست نەدا حاڵەت تبعی خۆی سێو لە دەست نەدا واردی دەگاتە دەستی مەصرف کنندەی معمولەن ئەو سێوەی کە دێتە ئێرە دەماکەی دەمایەکی مەخصوص بە خۆیدا ڕادەگیرە نەوعی میوەکەی دەگەڵ نەوعی دەماکەی فەرق دەکا نەوعی میوەکان دەچ دەمایەکیدا مەسەلەن ڕادەگیرە بەستە بە نوعی میوەکە و دەماکەی بۆ تەنزیم دەکەی وەلی سێو معمولەن سیفر دەرەجەیدا ڕەگ ئەو بەرەوبەر ڕادەگیرە میزان ڕتوبەتەکەی دەبێت تەکمیل بێ لە لەزەر نیگەهداریەوە میقدار ڕتوبەتێک کە هەیەی خۆشبەخت کەمتر ئیسپادە لە سەموس و ئافەت کوش و ئەو شتانە بکرێت کە کەیفیەتی سێوەکەی نەیەتە خوارێ ئەوانە هەموو مەسایلێکن کە دەبێت لە سەرخاناندا زۆر بە جوانی ڕعایەت بکرێت وە لێرەش ئەو شتانە زۆر بە جوانی تالان ڕعایەت دەکرێت و کەیفیەتی سێوەکەش خۆشبەختانە زۆر لەسەرێ بۆ تالانەکە نوعی ئەو نوعی سێوانش کە لە منتەقەیمە هەیە معمولەن سێوی لوبنانە سێوی سوور و سێوی سپیا ئەلان سێوی سەبزیش هەیە سێوی ئەڵبەتە هاوینیشمان هەیە ئەوانشمان هەیە کە وەلی زۆرتر سێوی لوبنانە لەوە دەرسە لە منتەقەیمە سێوی لوبنانە کە سادر دەکرێت بۆ دەوروبەریشمان بۆ ئەو کشوەرانەی جیرانیشمان سادر دەکرێت سێوی منتەقەی مەهاباتوانە کەیفیەتی زۆر لەسەرە حتا دەڕوا تا هیندوستانە تا ئەو کشوەرانەی لای شوڕۆیوانە دەڕوا بۆ عێراق دەڕوا بۆ ئەفغانستانە دەڕوا کەیفیەتی خۆشبەختانە سێوەکە لەسەرێ و بۆ کشوەرانەش هەموو سادر دەکرێت لە منتەقەی مەڕە لە منتەقەیمە ئەوەی عەرزم کردن سێومان چەند نوع سێومان هەیە مەخصوصەن لێرە سێوی لوبنانیمان هەیە سێوی لوبنان نوع سێوێکی نەژادەکەی فەرق دەکات لەگەڵ سێوەکانی دیکەی مەناتقی دیکە سێوی ئیچۆستانیشمان هەیە ئەکسەرەن کە سێوی چۆستان لە منتەقەکەمان چون منتەقەیەکی سەرسیرە ئەو سێوانەی کە بەرهەم دێن سێوێکی سێوی چۆستانی یا سێوی شاخی پێ دەڵێن معمولەن ڕاگررتنی سێوی 6 مانگ تا 7 مانگ لە 8 مانگ ئەو سێوە مقاومەتی خۆ ڕادەگرێت دەبێت دەمایەکی مشەخصدا و
میزان ڕتوبەتێک و ئەو جزئیاتێک کە لە سەرخانەیدا دەکار دەکردرێت دەبێت ڕعایەت بکرێت تا ئەو سێوە جوان وەختی خۆی بگاتە دەستی مەسرەف کنندەی. معمولاً سێو کە هاتە ئێرە ئەو سێوەی کە دێتە ئێرە لە منتەقەمە دەمای سفر دەرەجەیدا ڕای دەگرن و بە میزانەوە ڕتوبەتێک کە لازمەوە ڕتوبەشی دەبێ هەبێت تا وەختی خۆی کە دەڕاتە دەرێت لە سەرخانە ئەو دەم و دەستگا و تا ساتش کە لە سەرخانەدا ئیسفادەی لێ دەکەن فەرق دەکات بە نوعی سەرخانەکەی فەرقان هەیە. ئەو سەرخانە مەسەلەن ئەگەر سەرخانە فریۆنی بێ فەرق دەکات، دەستگاکانی فەرق دەکەن، ئەگەر ئامونیاچی بێ دیسان فەرق دەکات. ئێرەش کە وەچی عەزمکردنەوە دەفسەدی سەرخانەکانی منتەقەمە هەموو ئامونیاچین و استفادە لە کۆمپرسۆر ئەنواع و ئەقسامی کۆمپرسۆر دەکرێت بەستەجی بە زەرفیەتی سەرخانەکان هەیە. سەرخانەکانی ئێرە گەورە نوعی کۆمپرسۆرەکان فەرق دەکات، مەسەلەن سەرمایە گوزاریە ئەوەی کە کارفەرما چ کۆمپرسۆرێک استفادە لە چ تاسیساتێکی دەکات و بەوەش فەرق دەکات. ئەنواع و ئەقسامان هەیە وەلی دەکولە بۆ بەحسی سێوی سێوەکە دەبێت جوان ڕاگیرێکە جوان بگاتە دەستی مەسرەف کنندە. سێو کە لە باغی ڕالێکراوە کاگر لێ دەکاتەوە دەزعبەی دەکەن و بەستەبەندی دەکەن لە ماشینانی دەدەن و دێتە سەرخانە. سێو کە هاتە سەرخانەی لە سەرخانەی لەسەر پالێتی بەیسلا لەسەر پالێتی دادەندرێ و جوان نەفەرێک بە عنوانی مەسئولی کۆنتترۆلی کەیفیەت سالۆ سێوەی دەکات بزانە ئایا ئەو سێوە چ نەخۆشیێکی هەیە، مشکلی دیکەی هەیە، کەمبودی مەسەلەن موادی معدنی یا کەلیسیۆم ئەو شتانە هەیە یا بەهەرحاڵ زەربەدیدەیە بەهەرحاڵ بارانزەدەیە. ئەو شتانە معمولاً مەسئولی کۆنتترۆلی کەیفیەت لە سەرخانەی چاو لەو شتانە دەکات. سێو کە هات کە چاوی لێ کرد و تەئید کرا ئەو چەلەکە کارگەرەکان جوان لەسەر پالێتی دادەندرێ و بە وەسیلەی لیفتڕاکی دەچێتە نێو ساڵۆنەکان، دەچێتە نێو ساڵۆنی نیگەهداری سێوەکان. لەوێشدا جوان ڕادەگیرێ تا ئەو مدەتەی کە سێو لە سەرخانەی دەڕاتە دەرێ. شەڕایەتی ڕاگرنەکەشی دیسان بە نەوعی سێوەکەی فەرق دەکات، بە نەوعی سێومان هەیە فەرقی هەیە، بە دیسان شەڕایەتی نیگەهداری میوەکانی دیسان پێکەوە هەر فەرقیان هەیە، دەمای سێوەکان پێکەوە فەرقیان هەیە. وەلی دەکوللا دەمەزموعدا ئەو سێوەی کە دێتە ئێرە دەبێت جوان ڕاگیرێکە جوان بەدەستی مشتری بگات. سێو کە دێ وەلی متاسفانە نەحوەی بەستەبەندی کولی سێوی هەر نە لە منتەقەیمە لە کولی ئێرانە بۆ کولی مەحسولاتی کشاوەرزی زۆر باش نییە. یعنی ئەو بەستەبەندێک کە دەبێت بکرێ ناکرێ. کەەوە زۆر زەربەر وەک کشاوەرزەکان دەکەوێت تاالان زەربیان زۆر وەک کشاوەرزی دەکەوێت زەربە وە سادراتی میوەکەی دەکەوێت کە دەبێت زۆر دەفکری دابن مەسئولەکان بەهەرحاڵەوەی کە دەستەم دەرکارە کە بتوانن ئەو مەحسولاتی ئەو سێوە ئەو هەموو زەحمەتی کە دەچێشە بکەیت بە بەستەبەندێکی جوان بڕاتە سادر بکرێ و بڕات. وەسایلی نێو سەرخانەی ئەنواع و ئەقسام دەستگامان هەیە کە ئیستفادە بۆ ساردکردنەوەکەی ئیستفادەی لێ دەکەن. بەستەجی بە نەوعی سەرخانەکە و زەرفیەت و ئەو زەرفیەتی ساڵۆنەکان هەیە کە ئیستفادە لە چ دەستگا هەیە شرکە خۆش بەخانە میقدارێکی زۆر لەو دەستگایانە لە خودی ئێرانە دروست دەبێت. شرکەتەکانی ئێران دەتوانن شتانە سازکەن بۆ میقدارێکی فەرق دەکات دیسانەکە وارداتێ. وەلی دەکوللا نوعی ئەو تاسیساتێک کە ئیستفادەی لێ دەکرد لە سەرخانەدا فەرقی هەیە دیسان بە نوعی سەرخانەکە و بە زەرفیەتی سەرخانەکان و زەرفیەتی ساڵۆنەکان فەرقی هەیە. بە نوعی گازەکەش فەرق دەکات. ولی تەنها مشکلێکی کە بە نەزەری من هەیە بۆ سێو کە لەوێ ڕادێ یا بۆ هەر میوەکانی دیکە تەنها مشکلێک کە هەیە زۆرتر خۆ نیشاندا مشکلی بەستەبەندیە کە بەستەبەندیەکەمان متاسفانە خەو نییە، یعنی بۆ سادراتی دەبێت سەعی بکەن کە ئەو مشکلاتە ڕەفع بێ و بیکەنە سادراتی. خۆشبەختانە لێرەش تەرحێکە تەرحی سۆرتنگی هەیە، سۆرتنگی ئۆتۆماتیک هەیە کە ئەو سێوەی جوان کە لە باغی ڕادێتە ئێرە لێکی جوداکەنەوە جوان بەستەبەندی بکرێن و بتوانین سادری بکرێن کە ئینشەڵڵا ئەوە شاید دایەندەدا حەل بێ. سەرخانە معمولاً دەبێت لە جگایەکی بەحسی
برقي هەیە بەحسی ئاوی هەیە ئاو هەبێ بەرقی هەبێ بەرقەکەی کولە مشکلی بەرقی نەبێ مشکلی ئاوی نەبێ وەسایە بکەن سایە بکرێ کە کەمتر ئیسفادە لە ئاوی بکرێ کە ئەوەش بەخۆی بە هەر حاڵ بەحسێکە کە ئاو کەمتر خەسار بکرێ وەلی خۆ لازمەوە کە لە هەموو زەروریترا ئاو بەرقەکەیەکە محلی ئیحداسی سەرخانە فەرق دەکات نزیک بێ لە باغەکان مزاحمەتی بۆ جگای دیکە نەبێ بە هەر حاڵەوەش شەڕایەتێکی مەزموو شەڕایەتێکی خۆ هەیە کە دەبێ و کەسێک کە سەرخانەی ساز دەکات بە هەر حاڵ ئیسفادەی شتەکان بەنەزەر بگرێ و دادەتکەس ئیحداسی سەرخانەی دادێت. سیرکە دێتێ ئێرە سەرخانە هەم باغدار وەزیفێکی هەیە دە مقابل سەرخانەیدا تاوهودی هەیە هەم سەرخانەش متاهیدە دە مقابل ئەو مەحسوولە یا ئەو سێوە یا هەز میوەیەکی دیکە بێ متاهیدە بۆ ڕاگرتنەکەی هەردووچیان دە قەبالێکدا ئەو کەسە کە سێوی دێنێ ئەو باغدارێک کە سێوی دێنێتە ئێرە دەبێت سێوەکەی جوان بێ زەدەی نەبێ مشکلی دیکەی نەبێ کرم خوردەجی نەبێ ئەو مشکلاتی نابێ هەبێ سەرخانەش داودەمە شتانی لێ وەردەگرێ سەرخانەش دەتوانی ئەو هەژمانگەدا متاهیدەکە ئەو سێوەی بە بێترین کەیفیەت و بە جوانترین شێوە تەحویلی سەحابەکەی بدا و بچێتە دەست مەسرەف کنەندە پس هەردووچیان ئەو تاوهودانەیان هەیە دەبێت نسبەت بە یەکتر متاهید بن بەڵێ سەرخانە متاهیدە کە ئەو سێوە زۆر بە جوانی ڕابگرێ و هیچ مشکلێکی بۆ سێوە نیەتە پێشە تا ئاخر لەحزەی کە دەڕاتە دەرە لا متاسفانەوە باوەڕەشی غەڵەتە دەنێ و مەداجێ کەوتووە دەڵێن ئەگەشت مەحسوولات یا هەر شتێکی دیکە یا بعضە موادی غەزایی بچێتە نێو سەرخانە تەنها محیتێکە کە شتەکەی جوان ڕادەگرێت بە مدە زەمانچۆنەوە سێوە بەو مەزموونە تەولیدێکە هەیە ناتوانێت ئەو مدەتەکەمەیدا مەسرەف بکرێ یاوانێ والمتە دەبێت تۆ حتمما جگایەکەت هەبێ ئەو مەحسوولاتی ڕاگری ئەو مەحسوولاتە ڕاگیرێ و بە جوانی ڕاگیرێ ئەو سێوەش کە دێتە نێو سەرخانەی هیچ مشکلێکی هیچ نە لە ڤیتامینی کەم دەبێتەوە نە تامی دەگۆڕدرێ نە مشکلێکی دیکەی بۆ دێتە پێشە وش باوەڕشی غەڵەتە دەنێ و خەڵکیدا کە دەڵم بابەگە مەحسوولاتی سێو کە لە منتەقەی زۆرەگە هاتە نێو سەرخانەی تا مشتی خۆی لێ دەستدەدا نەوەڵا پێوە وانێ بەستەجی بە نوعی میوەش فەرق دەکات قەدیم کە پاییز مەسەلەن لە منتەقەی مەسەلەن سەردەشتێ هەرمێ هەبوو هەرمێ و کڕوزووی هەبوو دوای سێو هەبوو بەوەلی دە سەدحێکی زۆر کەمدا هەرمیان دەکردن نێو تەرەی خاوشتیان پێدا دەکرد میقدارێک دوسێ مانگ چوار مانگ خۆی ڕادەگەرە و هەرمیە وەلی ئەلانەکە کە سەرخانە هەیە احتیاجی بەو شتانە نییە دەتوانین بڵێنەوەش هەر تەرێکی زۆر گەورەیە و شتەکەی جوانتر ڕادەگیرێ ئەوەندەیە کە دەما شتەکەی دەبێت تەواو بێ و خەڵک هیچ مشکلێکیشی نییە بۆ ئیسفادە ئێمە لێرەش ئیسفادە لە هیچ شتێکی دیکە شتێکی ناکەن وەک سەمپاشی و ئەو جوورە شتانم کە زەربەوە سێوەکەی لە کەیفێتی سێوەکەی بدا میوە کە دێتە نێو سەرخانەی هەر میوەیە شەڕایەتی مەخصوص بەخۆی هەیە ئەلئانەکە لە منتەقەمە کەسێوە سێو شەڕایەتی نیگەهدارەکەی فەرق دەکات لەگەڵ میوەکانی دیکە مەسەلەن لە ڕەزایی کە ترێ زۆرە یا لە سەردەشتێک کە نەوعی ترەکەی ڕەشە دەگەڵ دیسان ترێ ڕەزایە کە ترێیەکی دیکەیە دیسان فەرقی هەیە شەڕایەتی نیگەهدارێکە شەڕایەتی نیگەهداری میوەی کولەن تەواوی میوەکان لەگەڵ یەکتر فەرقان هەیە سەرخانە دەبێتەوە ئەو میوەیە کە دێتە نێو سەرخانەی دەما و ڕتوبەت و ئەو شتانێک کە لازمە دەبێت جوان ئەو شتانە ڕعایەت بکرێت کە ئەو میوەیە بە نەحوێکی زۆر جوان تەحویلی مەصرفکنندەی بدرێت هەست هەر میوەی فەرق دەکات شەڕایەتی نیگەهداری هەر میوەی دەگەڵ میوەکانی دیکە فەرق دەکات وەلی چون لە منتەقەمە ئەکسەرەن سێوە
لە منتەقەی هەباتی ئەکسەرەن سێوە ئەکسەری سەرخانەکان سێوی زۆرتر ڕادەگرن لە ڕەزای ترێژ ڕادەگرن لە سەردەشیە چون ترێ ڕەشەیە زۆرتری سەرخانەکان ترێڕە ڕادەگرن فەرق دەکات بە منتەقە فەرق دەکات سەرخانەکە چ بکات دەمای سێوی معمولەن سیپر دەرەجەیە بە نەوعی سێوەکەش فەرق دەکات نوع نەژادی سێوەکەی فەرقی زۆرە فرق ذكاء واللي معمولا كلنا نصحشيدان كشي هندوا زوري تفاوت او دزقا وشتكي ليري استفاده اللي ذكر لما انتقي من سواء بستجي بسر كارفرما وسلما وزارو يحتاج كل دي هيك استفاده للسبكه معمولا استفاده اللي دزقا يتساق ذكر لما انتقي اكثر ماركاكي زور معتبر استفاده اللي ذكر ئەتۆ دەتوانانی سەرخانەی هەر وەک یەخچاڵێکی دەنەزەر بری یەخچاڵێکی خارجی کە میوە و گۆشت و هەموو شتێکی دەنەوە یەخچاڵەکەی دەنەوە یەخچاڵە بە هەر حاڵ ئەتۆ دەتوانی دوای ئیستفادەی لێ بکەی بۆ نیگەهداری شتەکەی سەرخانەش دەتوانین بڵێ یەخچاڵێکی زۆر گەورە دەمقیاسێکی زۆر گەورە و هەزار تۆنی دایە عینی بلا یەخچاڵ عمل دەکا و هیچ زەرد لە میوە و شتەکەی نادا ئەو تەڕبوونی عەرز و ئەو فەن و ئەو تەئسیساتێکە هەیە دیسان لە سەرخانەکان فەرق دەکات بەستە بە نوعی سەرخانەکەیە دەبینی بەعزە سەرخانە یا لە بەعزە جگایەکی ئیسپادە لە بەعزە دەستگایەکی دەکرد کە ڕتوبەتی تەولید دەکات لە بەعزە جگایەکی دەکە بە حاڵەتی ڕەک سنەتی تر عینی بلا یەخچاڵ بەعزە یەخچاڵێکمان هەیە مۆدێلەکەی قەدیمیە مەسەلەن بەفرەکدارە بعضێک بێ بەفرەکە فەرق دەکات بەستەجی بە نوعی سەرخانەکەی و ئەو تەجهیزاتێک کە دەیت سەرخانەکان دا ئیستفادە لێ دەکەن ئەوەش فەرقی هەیە.